تەوەری دووەمی بەرنامەی بینید باش کوردستان کاتەوەرێکی تەندروستیە و تێدا قسە و باس لەسەر هۆکارەکانی جڵتەی دڵ و ئەو چارەسەرە سەرەتایانەی کە پێویستە بکرێت بۆ نەخۆشیەک یاخود بۆ توشبوویەکی جڵتەی دڵ بە ئامادەبوونی دکتۆر زانیار نووری پسپۆڕی نەخۆشیەکانی هەنا و دڵەکەین. کاک دکتۆر بەخێر بێ. سەرەتا بە لەوە دەست پێ بکەین جڵتەی دڵ چییە؟ ئێمە کاڵین جڵتەی دڵ تەمەناوەکی زۆر قورسە خۆی یەکێکە لە ناخۆشە بکوژەکان سەرەتا بە ئازاری سنگ دەست پێەکە دوایی وردە مەشاکل لێنە بە دوای خۆیان هەل لە سزبوونی دڵ لە دابەزینی سووری خوێن و سوورانەوەی و گەیشتنی بە ئۆرگانەکانی تر بە شانەکانی تر بەڵام ئەمە ناوە قورسەکەیەتی ئەگەر بینە سەر شێوی زانستیەکەی سێ جۆری هەیە. جۆرێکیمان هەیە ئەمە بە عەرەبی پێوترێ زەبحەی مستەقڕە لەناو خەڵکە مەشهورە پێوترێ زەبحە ئەگەر بیکی بە کوردی سنگ بڕێی پێوترێ شتێکی وای پێوترێ بەس ناوەکەی زۆر ملائم نییە. زەبحە تەنها ئازاری سنگی ئەبێ بەڵام علاماتی مزاعفاتەکانی تری بۆ دەرناکەوێت. ئەمەیان ئاساییە ئەتوانری بە دەرمان چارەسەری بۆ بکەیت ئەگەر زۆر باری نەخۆشەکە ناجیگیر بوو ئەتوانێت قەستەڕی بۆ بکەیت. ئەمان زەبحێ و شتێکی ئاساییە ئەڕوادە و چۆن خەڵک شەکرە و زەختوانی هەیە ئەمیشی هەیە. بەڵام دوو جۆری تریان هەیە زەبحەی غێر مستەقر هەیە و لەگەڵ با بڵێن جەڵتە تەواوەتێکە ئەم دوانیان ئەمان حاڵەت ئێمەرجەنسی ئەمە تەواوی فریاکەوتنە. کەواتە هۆکارەکانی دیارترین هۆکارەکانی جڵتەی دڵ چی؟ ئێمە تەمەن هۆکاری ئەمە چۆن دروستە بێت. بۆری خوێنمان هەیە خوێن ئەبا بۆ دڵ چۆن دڵ خۆی بۆری خوێنی هەیە ئەیباتە دەرەوە هەندێک بۆری خوێنیشێ خوێنەیەتەوە بە دڵ بەخۆی ئەم بۆری خوێنانە تەمەن زۆر بچووکن باریکن و کاتێک ئەژیرێ بە چەوری چین لەسەر چیندا ئەنیشێ لەسەری ئەو چەوریە هەتا تەسکیەکاتەوە ئەتی وردە وای لێ خوێن بە تەواوەتی ناگاتە ناو دڵ. دوو حاڵەتمان بۆ دروستەکە و کوێسا باسم کرد. ئەگەر تەنها تەسکبوونەوە بێ و مەجای ئەوە نەبێ خوێن بگاتە ناوی ئەبێ بە زەبحە. زەنامەکە چی لێیە ئەڕوا بە ڕێگا سێرێکی ناسێت و نەبێ کەمتر لە جاران مەسافێکی کەمترە بڕێوسەکان ناسێت و نەبێ ئازاری سنگی بۆیەت ئاراقەکاتەوە ئەمانی بۆ دروستەکات. یاخود جاری وایە ئەو تەسکبوونیەکە دروستە بێ بە چەورێکە تووشی حاڵەتێکی وەکو پچڕانن ئەبێت تەقینەوەیەک ڕۆیان لە ناویە کە ببێ بەو حاڵەتی پچڕانەوە ئیلتیهابات دروست کات و بە سەریعی بگیرێت بۆری خوێنەکە ئەبێ بە حاڵەتی جەڵتەکەی تر کە باسم کرد. جا ئەمەیە مەوزوعەکە کۆبوونەوەی چەوریە لەو شوێنە لەو بۆری خوێنانەیە بۆیە ئەبێتە ئەوەی ئەو زەلامە تووشی جەڵدە بکە. باشە دکتۆر چی وا دەکاتن ئەو چەوریەی کە جەنابەت باسی کرد مەسەن زۆر جار بۆریەکە تەسکە بێتەوە ئەبێتە هۆی ئەوەی کە سنگی ئازاری هەبێت و ئارەقیش بکاتەوە چی وا دەکاتن کە ئەو چەوریە دروست بێت؟ هەموو کەسێکە لە دایکە بێت ئەو چەوریە ئەنیشێت لەسەر بۆری خوێنەکان هەموو مرۆڤێکەیەتی تەنانەت هەندێک لێ کۆڵینەوەڵێن لە ناو سکی دایکیان مناڵەکە ئەو چەوریە لە ناو بۆری خوێنی ئەنیشێ. بەڵام تەمەن کەسێک تا کەسێکی ترکەوتووە ئەگەر زەنامەکە ئەگەر لە مەترسیەکانی توژون مەدەخۆشی دڵ نەبێت لە تەمەنیە زووتر کۆ ئەبێتەوە سەریعتر کۆ بێتەوە و خراپتر ئەبێ بەوەی حاڵەتی تەقینەوە ئیلتیهابات دروستکردنەکە. بۆی بە تەواوەتی پێت بڵێم ئەو هۆکارانن ئەو مەترسیانی کە وای لێکە دروستی بکە ئەبێ ئەوانە کۆنتڕۆڵکە زەلامەکە. ئەوانە چی؟ مەترسیەکانە پێڵم دوو جۆرمان هەیە هەندێکیان جێژیرن و هەندێکیشان گۆڕاون ینی بەدەست من و توێتوانین وا بکەین تووشمان نەبێت بەڵام هەندێکیان جێگیرن ئەوەی هەبێت ئەوە معڕەزە بووی. یەکەم ئەگەر زەلامەکە لە ڕەگەزی نێر بێ معڕەزە تووشی نەخۆشی دڵ بێت. دووەم ئەگەر زەلامەکە حاڵەتی بوونی نەخۆشی دڵ هەبێت لە عایلەکەیە لە کەسە نزیکەکانیە ئەگەر کەسێکی هەبێت لە سەر و تەمەنی 65 ساڵەوە ئافرەت بێ کەسی نزیکی خۆی تووشی ئەوە بوو بێت معڕەزە. ئەگەر پیاو بێت لە سەر و تەمەنی 55 ساڵەوە معڕەزە بووی. خاڵی سێمیان ئەگەر زەلامەکە تەمەنی هەبێت واتە خۆی تەمەنی لەسەر 65 ساڵەوە بێ لە ئافرەتەوە 55 ساڵەوە ئێمە وەکو باسم کرد مادەم چەوری کۆبوونەوەی لە مناڵیەوە کەواتە ئەگەر هەتا تەمەنی درێژ ببێ زەلامەکە معڕەزە زیاتر ئەو چەوریە ئەمانە لە دەستی خۆمانە نییە ئەوەی ئەو سیانی هەبێ و نێر بێ و تەمەنی هەبێ و لە عایلەیە هەیبێت ئەو حاڵەتە وراسی بێ بۆ ماوە بێ ئەوانی بەدەستی خۆمان ئەوانی بەدەستی خۆمانە خۆشبەختانە ئەوان زۆرن. یەکەم ئەگەر قەڵەو بێ کێشی زیاد بێ معڕەزە توش ببێ. دووەم ئەگەر زەلامەکە بەرزە پەستانی خوێنی هەبێ و ڕێکی نەکرد بێتەوە بە دەرمان یعنی زەختی خوێنی هەبێ. سێم ئەگەر نەخۆشی شەکرەی هەبێ و
بە هەمان شێوە پابند نەبوو بێ بە چارەسەرەکانەوە ڕێکی نەکردبێتەوە. چوارم ئەگەر لەو کەسانە بە کێسا پێوەی ئەناڵێنی لە ماوەیە ئەوانی کە با بڵێن جوڵیان کەمترە لە ئاسایی فیزیکال ئەکتیڤیتیان کەمە ئەمانە وایان لێەکە معڕز بن هەتا دابنیشیتەوە وەرزش نەکەیتەوە نەجوڵەی زیاتر ئەو چەورێ کۆ بێتەوە دەرفەدە دۆزێتەوە. پێنجەم ئەگەر زەلامەکە چەورەکانی بەرز بێت چەوری خوێنی جاتەمە جەوری خوێنش زۆری هەیە بۆ ماوەیە و هەیە بە بۆنی خواردن و قەڵەوی شتەکە دروستە بێت. ئەگەر ئەمانی هەبێ ئەم پێشەشخاڵی هەبێ و ئێهمالی کردبێت ئەوە معڕزە توش بێت. بەڵام لە هەمووی گرنگتر لە گۆڕاوەکان جگەرە کێشانە. ئەگەر زەلامەکە جگەرە کێشێ 4 ئەوەنە بۆ 6 ئەوەنە زیاتر معڕزە بیکات بە نەخۆشی جەڵتەیتە. تەنانەت جگەرە خۆی نیکۆتینەکە چۆن لە سی مرۆڤ ئەیە بریناریەکە بە هەمان شێو لەو بۆری خوێنانە ئەیە ئەی پچڕێنێت و چەورەکە کۆکات و ئەیکا بە حاڵەتی جەڵتە. بەڵێ قسەیەک هەیەڵێن هەرواشە لە گەنجانە زیاتر ئەم حاڵەتە ڕوئایە دواتر ئەگەر گەنجان بۆ نمونە ئەگەر نێرێک لە تەمەنێکی گەنجیە جاڵدەی دڵی بە ئەمەلی چاکبوونەوەی کەمترە لە کەسێکی بەتەمە ئەمە تا چەند تەندروست وایە تەمام ئێمە وتمان لە گەنجەکەمە لەگەڵ تەمەنا زۆرە بەڵام گەنج کە گرتی لە 180 ئەیکوژێت ناگاتە ئەوەی ببێ بە مزعفاتەکان بۆچی لەبەری ئەگەر تەمەنی پیا کردبێ ئێمە ئەو بۆری خوێنانەمانێت تەسک بۆتەوە لەگەڵ تەمەنی زەلامەکە دەرفەتی بۆ خۆی کردووە مولولەی خوێنی تر دروستکات وردە وردە بە تەنیشتەوە چۆنەڵی بە لاڕێک خوێنە نێرێ بۆ ناودڵ کە سەرێکەکە ئەگیرێ لەوانە و تۆزە فریای دڵ ئەکەون بۆریە بچووکەکان بەس کە گەنج بێت دەرفەتی ئەوەی نەبووە ئێشتا ئەو مولولە خوێنانە دروستکە بۆیە کاتێک کە لێ ئەیە زۆ بە خراپی تووشیە بێ و عادەتەن ئەیکوژێت لە کەسێکی گەنجە تەمە گەنج بۆ وڵات ێمەیانی لە خوارد 40 ساڵەوە بێ معڕزە بۆ عادەتەن جگەرە کێشن. باشە دکتۆر ینی زۆر جار مەسەلەن لەگەڵ برادەریان لەگەڵ کەسێک دانیشتۆڵی سنگم یێشێ ینی چۆن ئەو سنگێشانی کە هی دڵە لەگەڵ ئەو ئازارەی کە مەسەنە لەوانێت تەشەنوجێک بێیان بەهۆی گۆڕینی کەشوها بێ یان خواردنێکەوە بێ چیا بکرێتەوە پرسیارێکی جوانە چکە سنگێشە هەموو سنگێشەیەک نەخۆشی دڵ نییە بۆی بە شێوەیەکی ئاسان بێڵێن بۆی خەڵک بیناسێتەوە چۆنە دوو جۆری هەیە ئەگەر سنگێشەکە لە ناوەڕاستی سنگتەوە بوو بۆ بەهێزترین ئازاری سنگ بێ لە تەمەەن تا هەستی پێکرد بێ سێم ئەگەر وای لەکری کۆنتترۆل لە دەست خۆت بی یعنی سنگێشەیەک بێت لە پەلوپۆت بخە چوارم ئەگەر بدڕشێنێتەوە پێنجەم ئەگەر وا لێ بکە هەناسەر بگرێ و خنکانن دەست بەنە ملت بەو شێوەیە ئەمانەت بۆ دروستکە ئەمە عەلەل ئەکسەر ئەمە زەبحە و نەخۆشی دڵە جەڵتەکەیانە بەڵام سنگێشەکانی تر ئێمە وەکو دکتۆر ئاسایی ئەیدۆزینەوە ئایا بەبوونی نەخۆشی سیەوەیە ئایا وەکوتە بە ئازاری ماسوولکەکانەوەیە یاخود مەسلەی دڵەڕاک و قەلەقیە کە ئەو خۆی گەورەترین هۆکاری سنگێشەیە بۆی ئێمە دایمە ئەڵێم ئەگەر ئەو سنگێشە لەوەی ئەو 4-5 خاڵی تیابێ بەهێز بێ ڕشانەوە بکە خنکانن بکە هەناسەتونی بکە و بەهێزترین ئازاری سنگ بێ لە تەمەنتا بینی بێتە ئەمانەت هەبێ ئەوەنە ئەوە ئەبێ بخیتە خەیاڵتەوە بچیتە نەخۆشخانە. بۆچی جەڵدەی دڵ لە ماوەی ڕابردوودا زیاترە مە کاریگەری بەسیستمی خۆراکمانەوە هەیە قەزدەوەی لەم ماوەیە بۆ زیای کردوانە طبعا ئێمە ئەم نەخۆشیانی پێشووترانی پێشتر هەر نەبووە ڕاستەکە ئەگەر نەخۆشەکە بۆ نەر بۆ بەغا جاران ئەمەنە حاڵەتێکی دەگمەن بوو لێرە هەر چارەسەر ناکرا بەڵام ئێستا زۆر بەداخەوە هۆکارەکەی تەمان ئەم نەخۆشیە پێوترێن نەخۆشی غەربیەکان یعنی ئەو نەخۆشانن کە لە ئەوروپا و لە ئەمریکا هەیە بۆچی وای پێوتری ئەم نەخۆشانە پەیوەندی بە سیستەمی خواردنەوە هەیە هەتا مرۆڤەکان تەمەڵ بن لە جوڵەیە و هەتا خواردنی غەربی زیاتر بخۆن خواردنی غەربی مەبەسمان لەوەیە هەتا چەورتر بێ و بەقووەتر بێ و خاستر بێ خواردنەکان برنج و نان و گۆشت و ئەمانە تا ئەوانی زیاتر تیابێ لە وەجبەکانە معڕەستری بووی تەمان لەسەر و هەموو شەوەکو پێموتی جگەرە کێشان ئەمانە نەخۆشی ئێستان ئەم حاڵەتانە ئەمانەت هەبێ معڕەزە بی ئەیبینی و تەمان ئیتی وردە وای لێ لە تەمەنێکی گەنجترا ئەو نەخۆشیانە ئەبینی. باشە دکتۆر شتێکیکە مەسەن زۆر جار لەگەڵ کەسێکە دانیشیان ئەچی بۆ سەردانی نەخۆشێک لەو لایەکێک گەڵێ کورە هیچ نییە سوکە جەڵدەیەک لێیەوە یعنی ئەو سوکە جەڵدەیەش کە ئەوان خۆیان باسیەکەن هەمان کاریگەری و خراپی هەیە لەسەر تەندروستی مرۆڤ کە مەسەلەن وەکو جەڵدەیەکی کە
تەواو بێ. ئێمە یەک مشکلەمان هەیە ئێمە کە خەڵک نەخۆشەکە لە وڵاتی ئێمە هەموو کەسێ بێ بە دکتۆر لێ ئەو حاڵەتەمانی ئەوە بەداخەوە زۆر شتێکی خراپە ئەبێ بە بارێکی دەرونی زۆر قورس بۆ نەخۆشەکە بەدەگمەن نەخۆشێک تووشی جەڵدەی دڵ بێ بە تایبەتی پزیشکەکەی خۆی هەموو شتێکی تێنەگەیانی بێ هەر لە ناخواردنەوە لە جوڵەیەوە لە دەرمانەکانەوە کە ئەڕواتە ماڵەوە خەڵکی تر نازان چۆن ئەو مافەیەن بەخۆیان قسەی بۆەکەن یەکی پێ لە مەسوکە جەڵدەیەکەوە کووتەیەکی ئەڵێ نە ئەمەیتە منیش برایەکەمە بوو بەوە مرد یەکێکی تر پیاڵێ کاکە خۆم والێمەکە بگەرە ئەم شتانە بیکەی نازانم تەمەن گەڕاوم هیچ میلەتی یان گەڕام لە کۆڵینەوەکانە هیچ میلەتێکی تر ئەو شتێکیانێ ماف با بەخۆی قسەی بۆ بکە بۆ نەخۆش لێرە هەموو کەسە قسەی تیاکە لەوانەیە هەندێک جار ئەو عیلاجەی کە دکتۆر چارەسەرەی بۆ نووسیوە ئەو جەدوەلەی خشتەی کە بۆی داناوە بۆ خواردنی دەرمانەکان دەستی لێ بەرە جاریا بە قسەی کەسێکی تر ئەمە چ کاریگەریەکی تامان ئێمە باسی حاڵەتێکی خەتەرەکەین نەخۆشی جەڵدە لە ماوەی ساڵ یەکەمە معڕەزە لە ساڵ 50 توش ببێتەوە لەبەرەوە ئەگەر عیلاجەکان نەخوا پابند نەبێ بە پارێزەکان وەکو تەرەکردنی جگەرە کێشان و شەکری کۆنتترۆل نەکە ئەوانەی نەکات معڕەزە جارێکتر لە هەمان ساڵە توش بێتەوە ئەو نەش ئاسانێک کە توش بوویتەوە تەڵان زۆر بە خراپتر ئەیگریتەوە بەڵام بەداخۆ هەمانم ڕۆژانە نەخۆشە بینین بە قسەی کەسێکی زۆر ئاسایی ڕۆناکەم خوێنەواریشی هەبوو بێ زەلامەکە پێی ئەڵە لەو دەرمانانە تەرەکەمە بەغەڵە تەشخیصان کردی ئەوە نییە حاڵەتەکە باشە ئەی چی بکەین شوان ببوورە چی ڕۆڵی ئێوە بۆ ئەوەی کەسێکی تووشی جەڵدەی دڵ بوو چی بکرێت بۆ ئەوەی چارەسەرێکی سەرەتایی ڕاگەاندن ڕۆڵی ئێوە زۆر گرنگە بەردامانە زۆر بە سوودە تۆکو بەڕێبەری هێناوی تامان ئێمە وەکو نەخۆشخانی خۆمان پابندی بە چارەسەرەکەیەوە نەک بە هۆکاری نەهێشتنی ئەو حاڵەتە بەڕەبەراتێکی ترمان هەیە هینی وقایەیە ئەوە خەریکی ئەو مۆزوعەیە نازانم تاسا چەندێک بەرەو پێش ڕۆشتون بەڵام ئێمە وەکو چارەسەری لە بەشی پێشوازیە جاران پزیشکی پسپۆری لێ نەبوو ماوەی مانگێکە دامان ناوە و ناڵێن ئەو حاڵەتانە لە دەستمان دەربچێت کێتە ئەوێ کە حاڵەتی دڵ بێت باشە دکتۆر زۆر جار دەوترێ فلانکە جەڵدەیەکی لێیاوە ئیتر یەک دوو جەڵدەی کە شیماوە بۆ مردن ئەمە تا چەند ڕاستە مەسام قسەیە زۆر هەیە هەڵێ تا سێ جەڵدەش بۆی هەیە بڕوات نانە هیچ ڕاز نیە لەسەر ئەو شەرتە سێ جارەکەی خۆوانە مۆزوعەکەوانیە نانە نا احتیمال هەر یەکەمدانە بیکوژێت وەکو پێم وتی بەڵام بەوە نیە ئیلا بە یەک دوودانی تر هەبێ هەمووی زانیاری ناڕاستە بەداخەوە باشە دکتۆر ئەمە هەمووی لەلایەک اینجا بابێنە سەر چارەسەریەکانی چارەسەری تەمەن ئەگەر زەبحە بوو واتە ئەوەی سنبڕی بوو حاڵەتەکە تەنها بڕی نەکرد زەلامەکە لە ڕۆشناو سنگی گرتی و ملی گرتی و ئەمانە ئەگەر ئەوە بۆ ئەوتوانی چارەسەری بۆ بکەیت لە لای دکتۆرەوە بێت سەردانی دکتۆری هەناوی بکە ئەتوانێت چارەسەری بۆ بکەیت ئەگەر زانی زەلامەکە بە چارەسەرەکان هەر کۆنتترۆڵان بێت توانی قەسەڕەشی بۆ بکەیت ئیتر احتیمالە سەرەتاییە من لە ماڵەوە کەسێکە بینم تووشی ئەم حاڵەتا بێت چارەسەری سەرەتایی چی بۆ بکەم ئەگەر حاڵەتی وابوو ئەو سنگێشەیە بوو مەسەلەن ئەڵێ ماوەی هەفتەیەکە سپیەکەم ئەڕۆم و سنم ئەگری و ئەوانە ئەمە هیچ چارەسەرێکی سەرەتایی نابێت پێویست ناکە ئەتوانی عینوانێ لەگەڵ پزیشکێدا نوێ بیبینی تەنانەت پێویست ناکە بێتە ناو بەشی فراکەوتنەکەی منیشەوە ئەوە ئەتوانی لە ڕاوێژکارەکان عیلاج بکرێت ئەو حاڵەتیان بەڵام ئەگەر ئەو سنگێشەی یەکەم بوو ئەوەی کە زۆر بەقوتەوە ئارەقی پێکاتەوە ڕشێنێتوانە هیچ چارەسەرێکی سەرەتایی لە دەستی زەلامی ئاساییانە ناتوانێت بیکە باشترین شت ئەوەیە بگەیتن ئەوە نییە مەسەن بڵێن شوێنێکی شکاوە بووە بەستم و بەتاکیت شتێکی ئیسعاف ئەوەلینیە لەم حاڵەتا بیکەیت مەگەر بڵم زەلامەکە تەمەن ئەوە کەوتە بێت دڵی وەستابێ ئەوە مۆزوعێکی ترە ئێمە ئێستا خۆشبەختانە لە سلێمانی لە 7 دقە بۆ 10 دقە ئیسعافەگاتە ئەو شوێنە یعنی ئەوە نەناکە ئێمە لە ڕووی لێکۆڵینەوە تا 10 دقەش مەترسی نییە بۆ زەلامەکە ئەگەر توش ببێ لەبەرەوە باشترین شت ئەوەیە لە ڕێی بەرنامەکەی ئاوکو بەڕێستانەوە خەڵک ئەو حاڵەتە بناسێتەوە و دەست بەجێ بگاتە نەخۆشخانە ئەوە حاڵەتەکەیەتی دکتۆر ئەمبڵانسەکانتان ینی تەنها بۆ مەسەلەن شوێنە گشتیەکانە ئەگەر یەکێک کەوت بێ بەهانەیەوە چنیان مەسەلەن لە ماڵی شەوە کەسێک داوا بکاتن بەڕێبەراتێکی سەر بەخۆیە سەر بە من نییە بەڵام بە حکمی ئیشمانەوە بەیەکەوە بۆ ماڵەکانی ژەچێت تەنانەت تیمێکی فراگوزاریشی لەگەڵ ئیسعافەکە باش ئەتوانێت بچێ بۆ لای باشە دکتۆر شتێکە هەیە مەسەلەن ساڵانی ڕابردوو فەتح سەدرەکرایەوە ئێستا پێم وایە ئەو بەو شێوەیە نەشتەرگەری ناکرێت شێوەی تازە هەیە لە هەرێمی کوردستان
یاخود هەر بە شێوە کۆنە ئەتوان بڵێ ڕێژەکی کەم بۆ تۆ هەر هەمانە ئێمە یەکێک لە سنتەرە باشەکانی فەرحی سەدەمانێ لە سلێمانی تقریبا بزانێ سایەکەم دەرچووە لە عێراقا بۆچی ئەگەیتە فەرحی سەدر جاریوە ئەو بۆریانە و ئەژیرە کە باسم کرد ناچارە بێ بیگۆڕیت یعنی لەوان نەماوە بە سۆندە بیکەیتەوە و شەبەکە دابنیت و مەجای خوێن گۆڕتە و شتی وا بکە عادەتەنەوانی جگەرە کێش و شەکران هەیە ئیترەگاتە و حاڵەتە بێ بیگۆڕیت نە ئەکرێت بەڵام ڕێژەکی کەم بۆتەوە چکە ئێستا زۆر بە قەسەڕا ئەکرێ فریا ئەتوانی بکەوی نەگاتەوەی بۆی بکەیت ئەوەندە کارە سات نییە قورسترە تەوان فەتحی سەدە کردنەوەیەکیەوەنە ئاسان نییە عملاتێکی قورسە دڵی زەلامەکە تقریبان لە کارەخەیت هەتا ئیشەکانی بۆ بکەیت بەڵام لەگەڵ ئەوەشە ئەوەندە شتێکی کارە ساد نییە کردنی لە هەندی حاڵەتە زۆر باشترە لە تەرکردنەکەی باشە دکتۆر شتێککە مەسەرەن ئەبینی لە هەرێمی کوردستان لە نەخۆشخانەکەی جەنابی شت شەبەکە و باڵۆن و قەسەرە و کۆمەڵێک شت هەیە بەڵام زۆر جار ئەبینی نەخۆشێک لە کوردستان بۆ تەنانەت جاریەوە بۆ شتێکی زۆر بەسیتیش ئەچێتە دەرەوەی وڵات هۆکارەکەی ئەوەیە مەسەرەن ببوورە ئەو قسە یەکەم ینی ئەوەیە متمانەیان بە ئێوە نییە یان چییە؟ تەمان خۆی نەمانی متمانەیە و ئەکاکە زەلامێ پەدان بێ بۆ دەرەوە جاریوە پارێکی زۆر سەرفەکا بە قەرزیش وەری گرتووە چەنەها جار حاڵەتی وامان بینیوە تەسەوڕەکەن ینی لە دەرەوە شتێکی تر ئێمە تەمان هەندی اختصاصی لە دەستمانە نییە هەندێ پسپۆری هەیە لە دەروی وڵاتەیە تەنانەت کابراایکی ئەڵمانی و فەڕەنسیین دەجار ناچارە بێ بچەوە بەریتان و ئەمریکا ئەوە هەیە ئەو شتە بەڵام بۆشتی زۆر ئاسایی وەکو جەنابوتن پەنا ئەبا بۆ دەرەوە نەمانی متمانەیە بۆچی متمانە نامێنە لە بەری ڕاگەاندە ڕۆڵی خۆی نابینێت باشە بۆ جەڵدەی دڵیش ئەتوانین بڵێن هیچ پێویست بە دەرەوە ناکەم پێویست ناکاتە بەی شێوەیە مەگەر بڵم یانی ئیتر پزیشکەکە خۆی پێ بڵە ئەم حاڵەتت شتێکی تری بۆ دروست کردووە لەگەڵ تاوکو سستی گورچیلا لە دەستدانی سیەکان پەکەوتنی تەواوی دڵ بۆ گۆڕینی دڵ کە تۆزە دەگمەنە ئەوانە مەگەر ئەوی بوێ دەری بوێ ئیجنا پێویست ناکا بچێت بەڵێ نەخۆشێکە گەێنرێتە خەستەخانە حاڵەتەکەی لە سەرەتەیە چی بۆ ئەکرێت و دواتر ماوەی چاکبوونەوەکەی چنە ئێمە تەمان کە یەکەم جارێت لەو حاڵەتی سنگێشەیە بێ دەست بەجێ بێ داغڵ بکرێت ئەوە نییە بڕاتەوە ماڵەوە کانولای بۆ دانرۆ ئۆکسجین نەخرێتە سەری سێ چوار دەرمانی سەرەتاییمانەیە لە 130 بۆ 40 وای لێ ئەکات لە مردن ڕزگارێکە دەست بەجێ ئەو دەرمانانە ئەسپرین و ئەوانن ئەتوانی بی بە سەلامەکە لە 140 لە مردن دووری خاتۆ لە 2 ساعتی یەکەمە دوای ئەوە تەمان ئێمە تەختیتی دڵمان هەیە بەوە زانیارەکانی کۆکەینەوە سەیری یەکەین بزانین ئایا ئەمە ئەتوانین دای بنین و بە چارەسەر بکرێت یاخود پێویستەکە دەست بەجێ قەسەڕی بۆ بکرێت ئێستا خۆشبەختانە نزیکی 2 ساڵە هەمانە قەسەرە دەست بەجێ لە سنتەری بژانەوەی دڵ ئەکرێ لەوێ ئەگەر ئەوانی بۆ کرا عادەتە نەخۆشەکە بەلانی کەمەوە 3 ڕۆژەکەی دەبێ بمێنێتەوە لە نەخۆشخانەیە تەنانەت ڕۆژی یەکەم 24 ساعت یەکەم نابێ بە هیچ شێوەیە بژوڵێ لەسەر جێگەکەی هەموو جوڵەیە معڕەزە بۆ ئەوەی کارەبایی دڵی تێک بە لەبەرەوە بەلانی کەمەوە 3 ڕۆژ یەکەم ئەمێنێتەوە نەخۆشیە تەمان پێویستەکە زۆرترش بمێنێتەوە باشە دکتۆر ئەی ئەوانی کارەبای دڵیان تەواو نیە تا چەند معڕەزم بۆ جەڵ تەمان هەموو حاڵەتێکی کارەبایی دڵ تەواو نەبێت ئەگەر لە جۆرە بەقوەتەکان بێت واتە ناڕێکی کارەبایی دڵ بێ ئەگەر لە جۆرە بەقوەتەکان بێ وای لەکە ئەو خوێنگەیاندنە تێگەیە جاری وایە ئەوەی باسمان کرد لەبەرەوە ئەبێ بە شتێکی ئیزافە بێ بە شتێکی هینانی هاوکار بۆ ئەوەی نەخۆشی دڵەکە زووتە دەرکەوێت بەڵێ دکتۆر زانیار نووری پسپۆری نەخۆشیەکانی هەناو دڵ سپاس بۆ